مامۆستا حەلیمە گوڵسوو بە تۆمەتی دروستکردنی خواردن و فرۆشتنیان بە مەبەستی هاوکاریکردنی خێزانە لێخەوماوەکان دەستگیر کرا و دواتر بەهۆی ڕێگریکردن لە بەکارهێنانی دەرمانەکانی کە نەخۆشیێکی درێژخایانی لەگەڵدا بوو لە زینداندا گیانی لەدەستدا. مامۆستا حەلیمە بە بەشداری خانەوادەکەی و بەدەم فرمێسکیانەوە بە خاک سپێردرا. نزیکەکانی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و پەرلەمانتاران و ڕۆژنامەنووسان سەبارەت بە مردنی مامۆستا حەلیمە ڕەخنەی توند ئاراستەی بەرپرسان دەکەن. عومەر فاروق گەرگەردیۆغڵو چالاکوانی مەدەنی ڕووی قسەکانی کردە عەبدولحەمید گولوەزیری داد و گوتی لە کۆتاییدا بەرگەی نەگرت گیانی لەدەستدا بەڕاستی بەداخەوە کێ لێ پێچینەوە لەم کارە دەکا هاوارمان کرد و ئاگادارمان کردنەوە ئێرە چ وڵاتێکە هەزاران نەخۆش و منداڵ و دایک لە زینداندان. سێزگین تاریکۆڵ و پەرلەمانتاری جەهەپە و چالاکوانی مەدەنی سەبارەت بە ئیهمالی بەرپرسان لە مردنی حەلیمە گوڵسوو وتی حەلیمە گوڵسوو ڕۆژی 20 شوبات دەستگیر کرابوو نەخۆش بوو دەرمانەکانیان پێنەدا چارەسەر نەکرا و پاشان گیانی لەدەستدا لە زیندانەوە بۆ مەیتخانە و پاشان بۆ ناوگۆڕ هەزاران نەخۆشی دەستگیر کرا و هەیە کە ڕوبەڕووی مردن دەبنەوە وەڵامی پرسیارەکانمان و تەلەفۆنەکانمان نادەنەوە تاوانەکەی بە ئەستۆی ئێوەیە. مهمێد عەلی ئاسلان پەرلەمانتاری هەدەپە ڕەخنەی توندی ئاراستەی بەرپرسان کرد و وتی حەلیمە گوڵسوو ڕۆژی 20 شوبات دەستگیر کرا ئەو دەرمانانەی پێویست بوو بەکار بهێنرێت پێی نەدرا ڕەوانەی نەخۆشخانە نەکرا وێڕای ئەوەی خانەوادەکەی چەندین جار لایەنەکانیان ئاگادار کردەوە بەڵام وەڵام نەدرانەوە ئەم کەم تەرخەمیە بووە هۆی مردنی کەسێک ئایا یاسا لەکوێیە ئایا دادپەروەری لەکوێیە؟ ڕەجەب گونێژ لە غوربەتدا گیانی لەدەستدا. ڕەجەب گونێژ یەکێک بوو لە بازرگانەکانی شاری ئێزمیر و بەهۆی زوڵم و ستەمەوە تورکیای بەجێهێشت بوو لە سەرای بۆسنە پایتەختی وڵاتی بۆسنە گیانی لەدەستدا. ڕەجەب گونیش بە کارە خێرخوازیەکانی ناسرا بوو لە ماوەی ڕابردوودا دەست بەسەر هەموو سەروەت و سامانەکەیدا گیرا بوو لە شاری ئێزمیر. دایکی گونێشیش ساڵی ڕابردوو لە تەمەنی 94 ساڵیدا لە سەرای بۆسنە گیانی لەدەستدا بوو.